پرسیاری داوە پەیوەندیم لەگەڵ کچێکە هەیەوە بۆ 4 ساڵ ئەچێ کچەکە ئێستا دەڵێ وەرە داوام منیش وعدم پێ داوە بچمە داوای بەڵام ئێستا بەهۆی هەنێک کێشەوە ناتوانم بچمە داوای ئایا ئەگەر من لەو کچە جیا ببمەوە خوای گەورە سزام نادا بەوەی کە لە وعدەکە ماڕاز نەبووم و ئەو کچەم جێ هێشتووە ئەوە زۆربەی کوڕیم سەردەم ئەمە خۆشەویستیە پاکەکەیە کە بۆ زەواج بەیەکەوە بوو سایە وعدەکەی بشکێنێ ڵە کێشەمەیە بۆ کێشەت نەبوو کە خوا ناڕازی بوو پەیوەندی دەبێت لەگەڵی بۆ کاتە کێشەت نەبوو جاڵە گوناحبار نابم وعدەکەم بشکێنم بەرەوەڵا گوناحبارە بی هەر زۆر گوناحباریشە بی جارێک وعدەشکێنی کەەوە تاوانێکی گەورەیە جارێکیش تاوانێکی گەورەت بە ئافرەتێک کردووە بەو وعدە ئێسش بەڕەڵایەکی بۆ خۆی بەتەنیا بەجێ هێڵی جارێکی کەش ئەو ئافرەتە دڵەشکێنیەوە سێ دانە تاوانە کۆ کردوتەوە پیاویەوە نەبووی بیهێنی بۆچی دەستی بڕی آخر بۆ یە کچان ئەوە بە ئاسانی بە خەڵگەڵە خەڵەتێن و ئاگاتان لە خوشک و دایکتان بێ ئاگاتان لە خزم و کەسوکارتان بێ وەڵی کاوا دانیشێ ماتە قسەی پێ ناگرێت سەدمە لە یاوشتێ لەو بابەتەیە بەڵام نایەرێ بە تۆی بڵێ جاری وایە کە تۆ ناچی نازی بکێشی قەینا کەوتۆتە خەڵەتەوە قەی چێگە ئەچم لەگەڵی دانیشم پشتیەگرم نازیە کێشم نەسیحەتی ئەەکەم جارێکی کەوانەکە کە تۆ ناچی بەلایە هەر کەسێکی کە قسەی بۆ بکە ئەچە بەلای ئەوە زۆر ئافرەت هەبووە ینی کێشەیەکی بووە لەگەڵ کوڕێکاوە لێ جیابێتەوە دواتر سێرەکی قسەی لەگەڵ کوڕێکی کە کردووە بە شتێک کەوتووە چونکە ئەوێ قەرەبووی و برینەی ناودڵی بکاتەوە نازانێت چۆن بیکاتەوە ترەگەڕەیەکی کە دوانی کەسیانی کە دوایی سێرەکەی ناوبانگ پێیاتە سوکە بن وێ وریا بن گوێ بگرن لە خوشکەکانتان گوێ بگرن لە ژنەکانتان گوێ بگرن لە پورزا و خاڵۆزا و ئامۆزا و کچەزا و کچتان و هەمووی گوێ لێ بگرن چونکە بەڕاستی ئەگەرەوە گوێ لێ نەگرن ناچارن دەردەدڵیان لای خەڵکی کە بکەن لەم شانەیە ئافرەتێک کێشەیەکی هەبوو وشتێ بڵێ بێتاقەتیەکی خۆی لە فەیسبوک دەربڕی بوو ئافرەتێ پەیوەندی پێوەگرت تو بووی کێشە و چیە و بێتاقەتیەوەمانە بۆت حلەکەم دوایی وتە بووی ئەگەر بەخۆم حل نەکرا لەگەڵ مێردەکەمان قسە بکە ئەمە چی مێردەکەم کەسێکی زۆر زیرەک و بەتوانە ئەمە چییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چییە فەرمێ با هیچ ئافرەتێ نەچێ ئافرەتێ ببینێ و بێتەوە وەسفیکا بۆ مێردەکەی ئێمە بەعکسیشەوە با هیچ ئافرەتێکیش نەچێ پیاوێکیش بینە بێ وەسفی بکا بۆ کچی خەڵک چۆن شتی وایە ئەی بەڕاستی نەکبەتیەک ڕووی کردووەتە ئەم خەڵکە ئێستا مە حتمەن کە ئەم کوڕە واڵێ گەر بڕۆیتە بنچینەی سێرەکەی پەیوەندیەکەی لە ڕێی فەیسبوکەوە لە ئینستاگرامەوە هەر لە ڕێی تەلەفۆنەوە دەستی پێ کردووە ئەو پەڕی لە زانکۆ لە مەعهەد لەگەڵی بوو بیت خۆ لەوە زیاتر نییە جا بۆیە من واز لەمە هێنم کە دڵی ئەو کچە ئەشکێنێ و وعدەکەشی ئەشکێنێ و لەو تاوانە گەورەشا بۆ 4 ساڵ بۆ خوای پەروەردگارەوە بینی خۆت و خوا ئەگەر تەوبەی لێکی تەوبەی لێ بکەی تر لەژێر ویستی خوای پەروەردگارە لێت خۆشە بە یاسە زاتەیە لە قیامەتە بۆ خوا خۆی ئەزانێ بەهۆی ئەو ئافرەتەوە کە ئەو زوڵمەی لێ یەکەیت و لێشت کردووە بەردەوام بەڵام بۆ خوشکاڵم تەوبە بکە و جارێکیکەوە نەکاتەوە دابنیشێت تا خوای پەروەردگار بە فەزڵی خۆی مێردێکی باشی بەنسی بکە خوا وعدی داوە بە هەموو کوڕێک کە ناچێ بە حرامی بە دوای شەهوەتەکانیان بگەڕێ بە هەموو کچێکیش کە ناچێ بە حرامی بە دوای شەهوەتەکانیان بگەڕێ وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله أو عدي خو كجنينية وافرمي آياتك باخوي باك راقري خوا يجدون نكاحا يعني جنينية يأخذ بياوينية بجنو بياو هر جنيه مردينية هر بياوي جنينية باخوي باك راقري الله بفضل خوي دولمني أكا بلام كخوي باك رانقرد ئەمە چییە؟ مەرجی بۆ دانایی خۆی ئیستیعفاف پاگڕاگرتن خۆت پاگڕاگرە ئەڵڵا بە فەزڵی خۆی دەوڵەمەندێکە کە خۆت پاگڕانەگرت چاوەڕێ مەبە بڕۆ خۆت بە دوایەکە خۆی ژەر خوا پێ بدە بەڵام ئەوەی کە خوا بە وعد پێ دەدا جیاوازە لەوەی کە بە قەدەر پێ دەدا ئەوەی بە قەدەر پێ دەدا هەوڵ و کۆشی خۆتەوە ئەگەر خراپیش بێ دوای سەری خۆتەگرێتەوە بەڵام ئەوەی کە بە وعد پێ دەدا ئەوەت پێ ئەدا کە بەکەڵ کە بێ بۆ دنیا و قیامەت